کوردەواری دەڵێ پەڵە کەت جۆخین کەت جوتیاران دەڵێن ئەو دەرفەتەمان لە دەست چووە بەڵام پندێکی دیکەی کوردەواری هەیە دەڵێت دەغڵ و دان ئەولادی چلشەوە بۆیە جوتیارانی ئەم ناوچەیە کە پێی دەگوترێت دەشتی بەڕانەتی چاویان لەوەیە کە لە مانجی ئادار بارانێکی باش بارێ و بتوانێت سوودی بۆ دەغڵودانی ئەو ناوچەیە هەبێت. جوتیارێکی دەشتی بەڕانەتیە لە بەو باپیرانی پیشەکەی بۆ ماوەتەوە. سەرەڕای کەمی بارێنی باران بەڵام بۆ وەرزی ئەم ساڵی دەغڵودان هیوایەکی زۆری بە بارانی بەهار هەیە. ئەم جوتیارە دەڵێت دەستیان لە بارانی پاییزە شوشتۆتەوە. چاوەڕێی بارانەکانی مانجی 3 و 4 دەکەن. ئەمە لە چی باشمان هەیە ئێستا لە خوای بە زیادبی دەمینێتەوە وەکوتم ئاخیری مەسەلەن مانجی 3 و 4 و ئەوانە بوارە بارانی پێدەرێنەما کە بوارە بارانی هەبیتن ئەمەل بڕای نابی وەکو بەڕانەتی قسەی دەکەم ئێستا عالی عازر دەغر هەموو شیم بووە ئێستا ئەو زستانە ئێستا کە ئەو بارانە هەیە ئێستا ئەو دەغرە شیم بووە کە دەمینێتەوە مانجی 3 و 2 ئەوانە کە بەهارە بارانی بوو ئەو دەغرە لە خوای بە زیادی ئیشاڵە مەیوز نابین بارە ئەوە چی چاک دەبین تازەکی چاچی دەبیتن شەرت بەهارە بارانە مانجی 3 و 4 و ئەوانەیە بەس مەسەلەن حەقم لەوەی نیە مەسەلەن مەرحەلە ئێستا قەرات هەتا سەرێ مانجی مەسەلەن ئەگەر بارانی نەباریتن معناوێت لەوانەیە هیچ شکبی لەوانەیە بوهارە بارانیش لە سەربی وها نابیتن یعنی باش نابی بژبیتن پێمان ئەمە پێشان زمانی قەدیم دەمانگۆ دەست هەرقەنە. لە هەندێک شوێنی سنووری پارێزگای هەولێر پەڵەی داوە. ئەم بڕە بارانەشی باری وە 2 بیست باڵای بە گەنمەکە داوە. بەڵام لە هەندێک شوێنیش هێشتا زەویەکە پێویستی بە ئاوە. بەڕێبەری توێژنەوەی کشت و کاڵم لەبارەی کەمی باران و بەرهەمی دانەوێڵەی ئەم ساڵ دواند. پێی وایە درەنکەوتنی باران کاریگەری کەمی بەرهەمی گەنم و جۆ لە دەشتی شەمامکو و کەندێناوە و دیبەگە جێ دێڵێت. ئەم کەمی بارانبارینە کاریگەری دەبێتن لەسەر کەمی بەرهەمی دانێوەڵە بە تایبەتی گەنم و جۆ و مەترسی زیاترە بەڵام لە ڕووی جوگرافیەوە دەتوانین بڵێن لە پارێزگای هەولێر دابش بۆ بەسەر 3 شوێنی جیاواز بۆ نمونە شوێنمان هەیە بارانی پێدەوترێت بارانی مەزمونە و هەمانە پێدەوترێت بارانی یان با بڵێن شبه مەزمونەیە و هەشمانە غێر مەزمونەیە. ئێستا بەداخەوە ئەو شوێنانەی کە غێر مەزمونەیە بارانی ئێستا مەترسەکەیان زۆر زیاترە. ڕێژەی بارانبارین لە ماوەی ئەم ساڵ بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو بۆ نیوە کەمی کردووە. ساڵی ڕابردوو تا کۆتایی مانجی کانونی دووەم لە سنووری هەولێر 186 ملیم بارانباری بوو. بەڵام ڕێژەی بارانبارین تا ئێستا نزیکەی تەنیا 84 ملیمە. هێمنهەینی کوردستان 24 هەولێر.